کاتتان باش دوای زیاتر لە 2 هەفتە لە هەڵبژاردنەکان لە عێراق و ڕاگەاندنی دەرەنجامەکان لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەوە ئاخۆ دەبێت چ جۆرە عێراقێک دروست ببێت لە حکوومەتی تازە و لە پەرلەمانی تازەدا لە هەمووی گرنگتر دەبێت پێگەی عێراق لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوەدا بە شێوازێک دروست ببێتەوە لەمانەش گرنگتر پێگەی هەرێمی کوردستانە لە داهاتووی عێراق لە داهاتووی دروستکردنی حکوومەت و لە داهاتووی پەرلەمانی تازەدا و لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوەدا ئەم بابەتانە استراتیژی ئەو شەومانن لەگەڵ بەڕێز کاگازات جوندیانی سیاسەتمەدار و کەسایەتی ناسراو کاگازات لەوە دەست پێ دەکەم ئێمە ئاگاداری سەرنج و تێبینەکانی جەنابتانین کە دڵخۆش نەبووی بەو عێراقەی لە دوای ڕوخاندنی ڕژێمی سەدامەوە دروست بووە ڕۆژانە و سات بە سات مافەکانی کورد پێشێل کراون و دیارە کە چەند ڕەخنە لەم عێراقە هەبوو پێ دوایە لە دوای ئەم هەڵبژاردنە عێراقیشی نوێ لەدایک ببێت بمبوورە من سپاسەکەم سەمان بەڵام ئەبێت تۆزێک کشتێک ڕاستکەمەوە بۆی تێگەیشتی هەڵەی بۆ دروست نەکرێ من زۆر لە ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن دڵخۆش و شادومان بووم ڕەنگە هەتا لە ئاستی شەخسیشمدا لەبەرەوەی من حکمی ئەعدامم لەسەر بوو بە غیابی ئیتر لە کۆڵم بۆتەوە ئەمەیان لانی کەم و لە ڕووی سیاسیشەوە و لە ڕووی بەرژەوەندی و کوردیشەوە زۆر هیم بووم بەڵام ئایا دواتر ئەو دەوڵەتەی کە پێک هێنرا لە دوای ڕوخانی سەدام ئەو دەوڵەتەی کە من دڵم پێی خۆش بێ نەخێت تا ئەو ساتە وەختەش کە هەڵبژاردنیش بوو دوا هەڵبژاردن من هەر دڵم بەو دەوڵەتە خۆش نییە جا پرسیارەکە ئەگەر ئەوە بێ کە چی دروست جۆرە طبعا بەڕاستی چ جۆرە عێراقێک دروست دەبێ ئەمە دروستبوونی عێراق نییە عێراق دروست بۆ بەسەرماندا فەرز کراوە ئەمە حکوومەتێک بەپێی ئەو گەمەی ئەو گەمەی بەپێی گەمە دیموکراتیەکە کە باسەکرێت و هەیە چ جۆرە حکوومەتێک تەشکیل دەبێت لە ڕاستیدا من پێم وانییە کە هیچ گۆڕانێکی گەورە دروست بێ ڕەنگە لە هەندێک دەموچاو گۆڕان دروست بێ و لە هەندێک هاوچێشەکاندا کەم و زۆرێک تەرازوی ئەم لاسەنگ بێ و تەرازوی ئەم بە جۆرێکیکە بێ دەنا هەمان ئەو شێ ئەوە بڕێوە ئەچیە کە پێشوتریش بڕێوە چووە چونکە ماوەی 4 ساڵی حکوومەت ئەگەر ئەو حکوومەتش 4 ساڵ بخایێنێ حکوومەتی تازە هەر هەمان شت دەبێ وەکو ئەو چەند ساڵی ڕابردوو من پێم وانیە گۆڕانێکی گەورە دروست بێت ینی من لە ڕوانگەی کوردیشەوە تەماشاکەم ینی با بەسەراحەت ئەوە بڵێم بۆی بینەرانی بەڕێز و جنابیشیت ئەوە بزانی من لە ڕوانگەی کورد و بەرژەوەندیەکانی کورد و کوردستانەوە تەماشایەوە ئەەکەم ینی دەوڵەتێک پێک دێ ئەگەر ئەو دەوڵەتە لە قازانجی من نەبێ حەزەکەی با دەوڵەتێک بێ ببوورە حکوومەتێک بێ لای خەڵکی دیکە گوڵ بێ کە بۆ من دڕک بێ بۆ من هیچ نییە ینی بۆ من گوڵ نییە بۆ من هەر بە دەرچی ئەمێنێتەوە من پێم وایە ئەو انتخاباتی کە کرا و هەڵبژاردنەی کە کرا ئەمریکا زۆر لە پشتی بوو زۆر حەزیە کرد ئەمە بکرێ و ئێرانی بە شێوەیەک لە شێوەکان ینی ناچار بوو نەیتوانی پێچەوانەی ئەوە بوەستێتەوە چونکە ئەوەی پێڵێم لە خۆپیشاندان وشتووە لە ناوەڕاست و خواری عێراق زۆر کرا بۆ ئەوەی کە هەڵبژاردنێکی پێشوەخت بکرێ و بە ئەکیدیش هەندێک کاراکتەر لەوانە کازمی و خەڵکی دیکەش ڕەنگە چاویان لەوە بوو بێ کە ئەمە دەرفەتێک بێ بۆ ئەوەی ئەوانجارێکی کە ئەومتمانەیە وەربگرنەوە بۆیە من ئەگەر لە ڕوانگەی کوردەوە تەماشای بکە من پێم وانیە شتێک بگۆڕێ چونکە لە ڕاستیدا ئێمە مشکیلەکەمان لەگەڵ حکوومەتەکانی ڕابردووی بەغدا لە دوای ڕوخانی سەدامەوە تەبەن لەس ئەوانەی پێشوش مۆزوعێکترە بەڵام لە دوای ڕوخانی سەدامەوە هەموو حکوومەتانی هاتوونەتە سەرکار ئەو حکوومەتانن کە مەبەستیان بۆ ئەو دەستکەوتانی ئێمە لە ماوەیەکی دوور و درێژی خەبات و تێکۆشان چ سربەخۆ کردومانە چ دواتر لە ڕێگەی ئەو هاوپەیمانەتیانەی لەگەڵ لایەنە عەرەبەکان بە نەتەوەیەکان بە با بڵێن چەپەکان بە ئیسلامیەکان بە شیعیەکان لەگەڵ ئەوان هاوپەیمان بووینەوە هاوپەیمانەتیان کردووە و ئێمە هەمیشە باوەشمان بۆیان کراوە بووە ئەوە نەک وەکو منەتێک بەڵکو وەکو تۆمارکردنی خاڵێک کە ئێمە ویستومانە لەگەڵ ئەمانە بەیەکەوە بین ئەوانە هاتوونەتە سەر حکوم بۆ ئێمە هیچیان نەکرد بەعکسەوە
هیچیان نەکرد دەستوریان پێشێر کرد بەڵێ دەستوریان پێشێر کرد مەسەڵەن ئێستا قسەیەک بکەین مادەی 140 بۆ جێبەجێ نەکراوە بەڵێ لە ڕاستیدا زۆر جاران لای خۆشمان ئەنووسێ ئەمە خەتای ڕێبەرایەتی کوردە کە جێبەجێ نەکراوە من پێم وانێ خەتای ڕێبەرایەتی کورد بێ یعنی ڕەنگە لە ڕووی تەکنیکیەوە بەڵێ لە ڕووی تەکنیکیەوە ڕێبەرایەتی کورد هەندێک هەڵەی کرد بێت لەو بارە بەڵام لە ڕووی ئەوەی کە استراتیژی ڕێبەرایەتی کورد و سەرکردایەتی کورد ئەوە بووە کە 140 جێبەجێ بیان نەبڵێ بۆ ئەوە جێبەجێ من دێمە سەر مەسەلەی دەستور دواتر و دوێنە سەر پەیوەندیەکانی هەم عێراق و هەم هەرێمی کوردستان لە دوای هەڵبژاردنەکان و لە داهاتوودا ڕەنگە چ بێ بەڵام سەرەتا لەسەر ئاستی ناوە خۆ پێ دوایە پرۆسەی هەڵبژاردنەکە پرۆسەیەکی سەرکەوتوو بوو پرسیاری دووەمیشەمان لەسەر گرێدراوی ئەم باسەیە دەرەنجامەکان چاوەڕوان کراو بوون بەلای لە دیدی ئێوە بڵێ لە ڕاستیدا لە دیدی منە وەنی مەوەست بڵێ لە ڕاستیدا من بۆ ئەوی ڕاستگۆ بم لەگەڵ تۆ لەگەڵ بینەرانی بەڕێزیش من مهتەم نەبووم بۆ هەڵبژاردنە دوجار کە لە ڕۆژەکانی ئەخیر و هەفتەی ئەخیردا تۆزێک احتیمام پێدا بەڕاستی من لایەنگری ئەوە بووم کە پارتی بباتەوە لیستی پارتی بباتەوە لیستی پارتی دەنگی زۆرتر بێنێ لەو ڕوانگەیەوە داخلی هەندێک لەو کار و چالاکیانە بووم کە پەیوەست بووم بە حملەی هەڵبژاردنەوە و لە لای من معادلەکە ناگۆڕێ هەمیشە ئەوەی لە بەغدا دەرەچێ من نیم ئەوەی لە بەغدا زۆرینەیە من نیم و ئێمە هیچ شتێک بە زۆرینە و کەمینە ناتوانین بکەی خۆت ئەزانی پێشووتریش هەر کورد لایەنگری تەوافق بووە سازان بووە لەگەڵ دیموکراتی سازان بێ نەک دیموکراتی زۆرینە و کەمینە بێ بەداخەوە کە ئێمە بە تایبەتی لەو سێ ساڵی ڕابردوودا زۆر بە واضحی بینیمان کە چۆن لە دووسێ حاڵەتدا بە پێی زۆرینە زەبری توندیان لە کورداوە وەکۆی ئەوان ناوخۆیان ناتەبان بەڵام کاتێک دێتە سەر پرسی کورد ئیتر یەکگرتوون بە تهدیدی دووش ئەتوانم بڵێم بە دیاریکراوی دووش دوو نمونە بێنمەوە ئێستا عبادی بەخت و خۆڕایی خۆ ئەتوانێت خۆی دەرباز کات لەو تاوانەی کردی کە هات خەڵکیشی شەهید کرد لە ئێمە و کەرکووکی گرتووە ئەتوانین خۆی دەرباز کات چونکە پەرلەمان بە پێی زۆرینە و کەمینە بڕیاری داوتی ئەبێ حکوومەت بچێ نیزام بگیڕێتەوە بۆ ئەو شوێنانەی کە لە دەرەوەی ناوسەداگیری کراوەکانی دەرەوەی هەرێم ئەمە یەکێکیان بوو کە لە پەرلەمان بە پێی زۆرینە و کەمینە کرا و هیوتریشان مەسەلەی بودجە کاکە ئەوەی بە پێی زۆرینە و کەمینە کرا لەبەرەوە بەڕاستی ئێمە یعنی ئەگەر گەمەی دیموکراتی خۆی لە ئەساسا گەمەی نێوان زۆرینە و کەمینەیە بەڵام بۆ پرسیارەکە ینی لە سەر ئاستی هەرێم دەرەنجامەکان چاوەڕوان کراو بوون پێ دوایە وەڵاهی لە منە پرسی بۆ هەندێک بۆ هەندێک نا بۆ هەندێک چاوەڕوان کراوە بوو لای من لەوەش زۆرتر مەسەڵەن بۆ لیستی پارتی پێم وا بوو ئەبێ زۆرتر بێ یعنی ئەگەر بۆ حسابێت چەند ئێستا کورسێکی باشی هێناوە کورسیەکان هی ئەوەن کە جارێکی کە سەرماندیانەوە کە پارتی لە پێشی پێشەوەیە و نیشانەی ئەو متمانە زۆرەیە کە بە سەرۆک بارزانانی و بە لیستەکەین و بە من لە شوێنێکدا مقابلەیەکدا بە سەراحەت وتومە ینی ئەم جۆرە هەڵبژاردنانە بۆ پارتی و بە تهدیدتر بۆ کاک مەسعود بارزانی ئەمە هین نییە ینی تاقیکردنەوە نییە چونکە تاریخێکی دوورودێژ لە تاقیکردنەوە هەیە و تاریخێکی نزیک لە تاقیکردنەوە هەیە ئێمە لە دوای ئەو زەربە کوشندانەی لە دوای ڕیفراندۆمەوە هەر چوار وڵاتە داگیرکاریەکەی کوردستان و بە چاوقچاندن و بە پشی وڵاتانی وەکو ئەمریکا و غیری ئەمریکا و اتحادی ئەوروپی و حتا یوئێنیش بینیمان کە دوجار ئەوان پیان وابوو کۆتایی بە حکایەتی ڕێبەرایەتی کاک مەسعود دێ وا دەرنەچوو بە پێچوانەوە ئێستاش هەموو شتەکان ئەچنەوە لای ئەو ئەوانەی کە دژی پرسی نەتەوەی و ئەوانە بوون هەم لەسەر ئاستی عێراق و هەم ناو خۆشدا شکستیان هێنا لەم هەڵبژاردنەدا لە ئاستی عێراقدا هەمیشە دژی مەسەلەی نەتەوایەتی کورد بوونە یعنی ئەوان بە شێوەیەکیکە یانەوێ کورد هەبێ یانەوێ کوردی جۆرە کورد هەبێ کە ئەوان دەیانەوێ وەکو یەکێک لە نووسەرە عەرەبەکانی پێم وابێ عێراقیش نییە نازانم خەڵکی کوێیە دوای ڕفراندۆمەوانە هەر کتێبێکی نووسیوە بە ناوی کوردی شەرمەزار کراو ینی ئەوانیانەوێ ئێمە هەمیشە شەرمەزار کراو بین شەرمەزار بین بۆیە من معنی تەوەقعم بۆ ئەوە و تەمەناشم بۆ ئەوە بوو کە پارتی ئەو دەنگە زۆرە بێنێ بۆ ئەوەی پێ ئەڵێن بەرە یان ڕەوتی سەر بەخۆی لە کوردستاندا بەهێزتر بێ دوایە کە ئێستا پارتی ئەو دەنگە زۆرەی هینە بتوانێت لایەنەکان
کۆ بکاتەوە لە ژێر یەک چەتردا بۆی هاودەنگ بن یان خاوەن یەک بیر و ڕابن لە بەغدا لە ڕاستیدا پارتی ڕێی خۆی وتووە لەو ماوانەی لەو 2 هەفتەیە کە جەنابەت ئیشارەتی پێدا و پێشووتریش ئەو پەیامەی گەیاندووە کە پارتی لایەنگری ئەوەیە هەمووی بەیەکەوە بن لە بەغدا بۆیەم پێم وایە ئەوەی ئێستاوە ئەو جەولە بەرفراوانەی کە لەگەڵ هەموو لایەنەکانیش حتا لەگەڵ ئەو لایەنانەی کە لە ئاسی کۆمەلگادا دەوریان هەیە بەڵام کورسیان نەهێناوە لەگەڵ ئەوانەژانی شو ئەمە نیشانەیە ئەوەیە کە پارتی لایەنگری ئەوەیە بەو شێوەیە ینی هەموو لایەکمان بەیەکەوە بین بەڵام ئەوە تەمەنای پارتیە و ئەوە ئیشکردنی پارتیە بۆ بەو ئیتیجاها بەڵام ئەگە دوجار هەندێک خەڵکنا هەندێک لە ڕانگەیان وتیان ئێمە ناچینە ناو هیچ شتێک لەگەڵ کورد لە بەغدا بە بەراورد لەگەڵ ئەوەی پێشوو بەڵێ ئەم جارە باشترە یان ئێمە زیاتر دەتوانین دەنگمان زوڵالتر بێ گرتوتر بێ لە بەغدا ئەگەر بە بەراورد لەگەڵ زوڵاتر بێ دەنگی پارتی زوڵاتر بێت کە کورسی زۆری هێناوە بەس وەکو کورد هێشتا من دڵنیانیم ینی ڕەنگە یەک دوولایەن ئامادە بن بەڵام کاتێککە هاتیسە هەندێک مەسائلی حساس نازانین ئەوانی تر چۆنە بێ ئەمە لە ئەوەی ڕابردوشدا بینیمان کە کورد نەیتوانی یەکگرتو بێ لە بیدایەتەکانی ینی لە دامەزراندنی کابینەی نوێ ڕابردوو نەمانتوانی یەکگرتو بین و دواتریش ئەوە سەرڕای ئەو هەموو قەیرانەی ڕوبەڕووی کورد بووە لە مەسەرەی بودجە و موچەوەوانە بەڵامی تر هەمووی هەر نهات لەپاڵ ئێمە هەندێک با کەمیش بوو بن با 4-5 بوو بن 6-7 بوو بن هەر لەگەڵ کورددا نەبوون لە بەرەی کورد نەبوون لە پەرلەمانی بەغدا بەڵام پرسیارەکە لێرە من هەڵە جێڕمەوە ئایا ئەگەر وادا بنی ئەو یەک ڕیزیەکە ڕووی نەدا ئایا پارتی ئەبێ تەسلیمی ئیرادەی لیستی پارتی و فراکسیۆنی پارتی ئەبێ تەسلیمی ئەو ئیرادە نابەجێ بێ کە لە هەندێک لایەن لە کوردستاندا ڕەنگە دروستی بکەن یان دەبێت لەگەڵ لایەنە بەجێەکەی بێت و دەوری خۆی بەکارایی ببینێ ئەبێ دەوری خۆی بەکارایی ببینێ فراکسیۆنی پارتی و من لایەنگری ئەوەم کە یان ڕێیم وایە کە ئێستا ئەوەی پارتیشی خۆی کردووە ئیشی خۆی کردووە گفتوگۆ خۆی کردووە حتا لە یەک دو ڕۆژە ڕاگەیەنرا کە پارتی ئەوێ لەگەڵ یەکێتی کۆبوونەوەیەکی تریش بکاتەوە بۆ ئەو مەبەستێک کە جەنابەت ئیشارەت پێدا بەڕاستی ئێستا مەسئولیەتەکە لە ئەسۆی لایەنەکانی ترا پارتی دەرگا کردەوە و مبادرەی کرد دەست پێشخەری کرد لە ئاسیەکی باڵای مەکتەبی سیاسی و پێشووتریش حزبێکە زۆرینەی بەڵێسەکانی بەدەستێناوە لە هەڵبژاردنەکان پارتی حکوومەت دروست ناکات لە بەغدا تا بچێ خەڵک ببینێ بەڵکو پارتی ئەوەیەک ریزیەک دروستکا بۆ کورد بۆیە ئەچوو هەموو لایەنە کوردستانیەکانە بینێ بۆ ئەوەی بە یەک ریزی لە بەغدا کار بکرێت بەر لە هەڵبژاردنەکان لەسەر ئاستی عراقدا باز لەوە دەکرا کە ئەو میلیشیانە یاخود ئەو هێزە چەکدارانەی تەنانەت ئەو پارت و لە کەسایەتیانەی کە لە ئێرانە و نزیکن دەنجی زۆری نەدەهێنن بەڵام وا دەرنەچوو یعنی هێزە چەکدارەکان بە تایبەتی ئەوانەی کە لەلایەن ئێرانەوە کە مەشقیان پێدەکرا و ئێران پاڵپشتی دەکردن دەنجیان نهێنا هۆکارەکەی چی بوو بەڕایەوە بەڵام هۆکارەکەی ئەوبوو بەشێک ئەوان لە با بڵێن زۆنی دەنگهێنانی ئەوانە لەوێ لەگەڵ ئێران خەڵک ناکۆک بوو بەشێکی زۆر لە خەڵک ناکۆک بوو وەکو لە ئەوەی پێڵێن خۆپیشاندانەکانی تشرین بینیمان ینی کۆک نەبوون لەگەڵ ئەوانەی کە زۆر تابیعی یان پرۆ ئێرانن یان ئەوانەی پێیانڕێن حەشدی شعبی وەلائی زۆر هین نەبوون ئەمە یەکێک لە سەبەبەکانە بەڵام لە ڕاستیدا من بەش بە حاڵی خۆم زۆر پشت بەوە نابەستم کە ئێران لایەنگرانی ئێران چەند دەنجیان هێنا و چەند کورسیان هێنا و چەندیان لێنا لە ئێستادا چونکە ئێمە هێشتا گەمەکە ماوە ئەگەر گەمەکە قەرار بێ پێکێنانی حکوومەت بێ دەستنیشانکردنی سەرۆکی پەرلەمان بێ دەستنیشانکردنی سەرۆک کۆمات بێ و کۆمەڵێک مەسائلی لەو بابەتانە هێشتا یاریەکە ماوە ئێران پێشووتریش توانیوێتی هەرچەندی ئێستا غیابی سەردا سلێمانی هەیە بەڵام پێشتر توانیوێتی لە وەختی ئەزمەی ئاواشدا بتوانێت ماڵی شیعە خاتەوە کە پێکردانی حکوومەت لە ئەستۆی ماڵی شیعە بە پێی عورفەکە نەک بە پێی دەستور بەڵام پرسیارەکە بۆ گرنگە لەبەرەوەی ئەم هێزە عراقیانە سەرچاوەیەکی گەورەی مادیان لەبەردەستە لەگەڵ ئەوەشدا هێزێکی هێزی گەوریان هەیە لە عراقدانی لە غیابی هێزی نیشتیمانی لە عراقدا ئەم هێزە چەکدارانە دەسەڵاتێکی ڕەهایان هەیە لە وڵاتەکەدا
بۆ نمونە شەڕی داعش یعنی یەکلاکردنەوە شەڕی داعش ئەوان کاریگەریەکی گەورە بوون ئێستا کە لە حکوومەتێک پێک دێ ئەوان لە دەروی حکوومەتەکە ناتوانن گرفت بۆ ئەو حکوومەتە بۆ دروستبوونی حکوومەتەکە دروستکەن هێستا نەمن ملاحەزەی ینی با خۆم سەرنجم هەیە لەسەر ئەوەی پێڵێن سوپای نیشتیمانی فلانی نیشتیمانی سەرنجێکی زۆرم هەیە ئەو نیشتیمانی لای من تۆزێک تێکەڵ پێکەڵە بێ بۆیە من لەو جملەیە ناچمەوە مۆزوعەکە بەڵام بڵێ ئەمانە ئەسڵ ئەرچیان ئەوەیە یعنی ئەمە نمونەمان هەیە خۆ هەر لێرە نییە ینی ئەوەی کە ئێران هەیمەنە هەبێ بەسەر ئەو ناوچانەدا بەسەر ئەو دەوڵەتانەدا وەکو زۆر جاران لە سەرزاری مەسئولینی ڕسمی دەوڵەت ناوەڵام لە سەرزاری ئایەتوڵڵاکان لە سەرزاری ئەوانەی کە زۆر حتا ناو سوپای پاسداران هەمیشە ئەوە وتراوە کە ئەوان چەند پایتەختێکیان هەیە هەر تاران نییە بەغدایە و سەنعایە و بەیروتە و دیمەشقە و ئیلاخری بڵێ ئەمانە بە ئەکیدی ئەتوانن ئێستا دروستیان کردووە هەندێک لە دوێنەرەکان و لە قسەکەرەکانیان باز لەوە دەکەن تەنانەت بە درۆنەکان هێرش دەکەنە سەر وڵاتانی دیکە بڵێ ئەمانە ینی حەزەکەم شتێک پێیان نەکرێ ئەم شتە بکەن بۆ پێیان ناکرێت لەکوێ دەیکەن من پێم وایە ئەگەر دیتیان شتەکان لە زەرریانە بەڵێ دەیکەن بۆ نایکەن بەڵێ یعنی ئێستا ئەیکە مەسەن دوێنێ و پێرێ درۆنێک بۆ بەیتیزایی ئوردن تو کرد بۆ شوێنێکی کەش نیکەن بەڵێ ئەیکەن ئەمانە ئەم هێزە چەکداران ئێران و هەندێک وڵاتی تریش ئێران وەکو لە گەمەی دامەی کوردیەکە هەیە ینی جۆرێک وەکو داشەهارەکەی لێ هاتووە ئەیکا چونکە ئەو داشەی هەیە بەکاری بێنێ داشی تاواندا هێزی نەرم بەکاردێنێ لە زۆر ژوەوە بەڵام هێزی ڕق بەردەوام بەکاردێنێ ئەمڕۆ ئەم ئێوارەیە لەکوێ دنیادا بوورە لەکوێ دنیادا هەیە مەسەرەن حەسەن نەسڕڵڵا بابن ڕابەری حزب اللهی هین کە مناقەشە لەسەر ئەوەی تۆ پارە لەکوێ دێنی ئەو هەموو ساڕوخ و ئەو هەموو چەکدارە زۆرە چۆن بەخێوەکەی ناشارێتەوە ئەڵێم ئەوە هەموو هی ئێرانە ینی ئەمە خۆ وازحە ئەنی ئێستا لە هیندا هەیە زۆر جاران ئەڵێ المەکشوف دیارە یاریەکە ئەکرێ ئەنی ئەوە نییە کەس ناشارێتەوە بۆ ئەوانش المەکشوف ئەیکەن کاکە یان ئێستا لە زۆر شوێنی عراقدا بەردەوامەوانە کە مناسبە ئەەکەن و حزبە ئەو میلیشیانە مناسباتی خۆیانەکەن ڕسمی ئایەتوڵڵا خۆمینی هەڵەواسن یعنی کەسێک حەقی خۆیەتی لە ناو شیعەدا مەرجەعیەتەکەی ئایەتوڵڵا خامنەیی بێ مەرجەعیەتەکەی بەڵام ئەوە بۆ مەسەلەی دین بۆ مەسەلەی دیندارەکەی ئەوان نەخێر بۆ مەسەلەی حکومڕانی و بۆ هەموو مەسەلەکان ئازادن لەوەی بە ئازادانە ئەماکەن و کەسیش نەیتوانیوە ڕێ لێ بگری هەندێک جاران کازمی چەنگە پڕەیەکی کردووە بەڵام بەس چەنگە پڕە بووە شتێکی تری پێ نەکراوە ئەوی چاوەڕێیەکە بە حسابی خۆی دوای ئەو هەڵبژاردن و پێکهێنانی حکوومەتەکە دەسەڵاتی زۆرتر بێ کە ئەمن پێم وایە ئێران ئەیوێ ئێرە تەهدی ئەوێ بەڵام نەک لەسەر حسابی خۆی بیانی هەموو عێراق بۆچی ینی ئێران ئێستا هەڕەشەکانی لە شەرقی خۆیدا لە ڕۆژهڵاتی خۆیدا زۆر سنوورەکانی لەگەڵ ئەفغانستان لەگەڵ ئازەربایجان ئێستا گرفتی گەورەی بڵێ لەگەڵ شەرقی خۆیدا لەگەڵ ئازەربایجان ڕۆژنامەکانی ئێرانیش لەم چەند ڕۆژەی ڕابردوودا باس لەوە دەکەن کە ئێران عێراقیشی یەکگرتوو جێگایەکی ئارامی دەوێت ناوێ عێراق زۆر گرفتیە بێت چونکە گرفتەکان خەریکە لە سنوورەکانی تر بەڵام لەسەر حسابی خۆی نا ڕەنگە هەندێک مساواماتی ناجەوهەری بکە هەندێک مساواماتی ناجەوهەری بکە بەڵام لە ڕاستیدا ئەوێ ئێرە ئامین بێ بۆ ئەوەی لە شوێنەکانی تر فریا بکەوێت چی بکە ڕاستەکە لە ڕوانگەی ئێوە بۆچین و ئێوە ئێستا ئاستەنگەکان لە بەردەم پێکهێنانی حکوومەتی عێراقدا چین ئێستا حالیان ئەوەی کە ئەبینین ئاستەنگەکە بریتێ لەوەی کە ئەم هێزانەی کە دەرنەچوونیان کورسی زۆر کەمیان هێناوە لە ئاستی عێراقدا ئەمانە چۆن جێی خۆیان بکەنەوە لە نەک لە بەشدار بوو بزانە جیاوازی هەیە هەمیشە ئەتوانێت مەسەن حەزە شعبیەکان ئەوانەی ناوی و قیادی حەزە شعبیەکانن هەمیشە ئەتوانن بەشدار بن لە حکوم بەڵام ئەوان نانیوە بەشدار بن ئەوان چۆن حکومڕانی بکەن چۆن لەو بەشداربوونەدا حکومڕانی لە دەستی ئەوان بێ لە کۆنتترۆلی ئەوان بێ بە قسەی ئەوان بێ مشکلەکە ئەوەیە نەنا بۆ بەشداریە من لە جاتی داهاتوی عێراق پێیان ڵێم وەرن هادی ئامری وەرە بەشدار بە ئەتکەن بە وەزیری ئەلف بە وەزیری با ئەوەی جەماعەتی حزب الله
عصائبی ئەهلی حەق وەرە کورسی دەدەینێ من پێنیتە حەقیبەت دەدەینێ نۆرمالە ینی کەس ڕیان لێ ناگرێت بەڵام ئەوان ئایا ئەیانەوێ فقط بەشدار بن لە حکومڕانی یان ئەوانێ ئەیانەوێ حکومڕانی لە عێراقدا ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ لەدەست ئەوان بێت چکە لەدەست ئەوانیان لەدەست ئێران و ئێرانیش بەڕاستی مش ئێستا پێتەڵم ئێران ئەوێ ئێرە ئارام بێ لەبەر ئەو شتێک کە باسمان لێ وەکت پێشتۆزێک بەڵام ئارامبوون لەسەر حسابی ئەو نا بەڵێ لە ململانەی ئێران و ئەمریکادا ئەمریکایەکانیش ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە پێکەنانی حکوومەت لە ڕابردوودا هەرچەندە ئێرانیەکان باڵا دەستتر بوون پێ دوای ئەم جاریان چۆن دەبێم هاوچێشەیە شتێکی ئۆتۆ ناگۆڕێ بەڵێ هەر پێکەوە تەعاونەکەن دوجار من پێم وایە ئێرانیەکان باڵا دەستتر دەبن لە پێکەنانی حکوومەت و لە پێم وایە ئێران دەورێکی ئەساسی ئەبێ لەو پێکەنانی حکوومەتی ئەم جارەشدا چکە پێچێ ینی ئەمریکاش جەنگەکانی خۆی شەڕەکانی خۆی ئەوەی پێڵێن معارکی سیاسی و غیری سیاسی دیبلۆماسی و هەتا معارکی تریشی شوێنەکەی گۆڕی بێ لە بەرامبەر ئێران شوێنەکەی گۆڕی بێ کوتلەی سەدڕیەکان کە زۆرترین کورسیان بەدەستهێناوە ئەمانە چۆن لەگەڵ هەرێمی کوردستان مامەڵە دەکەن وڵای جاری پێشەوە مێ بزانین داخوا ئەوان خۆیان چیەکەن لە ناو خۆیاندا ینی شیعە ناو خۆیدا چیەکە و کاتە ئەتوانین بڵێن لەگەڵ ئێمەش چیەکە من پێم وانە هیچ ناوێک لەو ناوانە ئیزافەیەکی ئەوتۆ بکاتە سەر ئیزافەیەکی ئیزابی بخاتە سەر علاقەی هەرێم و عێراق ئەی ئەو پێکەوە کارکردنەی و سێ سەرۆکاتیەکە و دابەشبوونی بەسەر کورد و شیعە و سونە هەروە خۆی دەمێنێتەوە مەرج نییە بەڵام لە دەستوردا شتێکی بەڵام ئاسانتری و نەرمترین شێت بۆ عەرەبەکان بەگشتی بە شیعە و سونەشەوە ئەوەیە کورد سەرۆکی کۆمار بێت کە سەرۆکی کۆمارێکی تەشریفیە هیچ شتێک نییە ینی مەگەر ئەو کەسە قووەت بداتە ئەو پۆستە کە پێشم وابێ ئەو سەردەمە تێپەڕیوە هیچ کەسایەتی قووەت بداتە ئەو پۆستە بەڵێ لایەنی عێراقیەکان دیارە بۆچوونیان چۆنە و بەڵام هەمویان وەکو یەکنین بۆچوونەکانیانێ جیاوازیەکەیە پێ دوای کورد پێویستە لەگەڵ کامەلایەن زیاتر نزیک بێتەوە وەڵی بڕێ من پەلە نەکەین من پێشی هەر لە دوو ڕۆژ دوای تەوابوونی هەڵبژارنی لە شوێنە قسم کرد ئێمە پەلە نەکەین تەماشا بکەین بزانین چۆنەوێ ینی بەڵام ئێمە ئەوە ڕەفزکەین بەڕێی من یعنی ئەسەر لە قیادەی سیاسی ئەوان مکەلەفن ئەرکیان لە ئەستۆیە کە ئیدارەی سیراعەکە بدەن بەڵام ئەگەر من لە من نەپرسی وەکو چاودێرێک وەکو کەسێک وەکو تۆزێک شارەزا لەو بوارانەدا من ئەڵێم ئێمە ئیتر قبوڵ نەکەین ئێمە بەیزەتل قوبان بین تێدەگەی ئێمە ئەبێ بەرنامەی خۆمانمان هەبێ و بەو بەرنامەیە ئیش بکێدرا ئێمە بەبەست هەرێمی کوردستان مۆسم هەرێمی کوردستانە بەیزەتل قوبان نەبین بەڵکوی ئەمە بەڕاستی بتوانین بە بەرنامە لەگەڵ هەر لایەنێک ڕێکەوین بەرنامەی خۆمانمان هەبێ و لەو بەرنمەیەش پاشەکشە نەکەین ینی بەتایبەتی ئەمە هەندێک مەسائلی زۆر جدی هەیە کە خەریکە لە دەست دەرەچێت خەریکە تعلیبە بێتەوە حاڵەتێکی سائید لە ناوچە داگیرکراوەکانی کوردستان یعنی هەتا هەندێک چاودێر و هەندێک شارەزاڵێن زۆر لە سەردەمی سەدام حوسێندا خەتەرترە بۆچی خەتەرترە لەبەرەوەی سەدەمی سەدام حوسێن ئێمە بە هەموو دنیامانەوەیت ئەوە تعلیب دەست ئەوە سەدام حوسێن تعلیبەکا بۆ ئەوەی جینۆسایدکە بۆ ئەوەی یعنی ڕەگەز پەرستانە ئیشەکە بکە ئێستا ناتوانانی وا بڵێ ڕجا پێتەڵی کاکەەوە ئینتخاباتەوە ئەوە وایە و قوانینی عێراقی هەیە و دەستوری عێراقی هەیە بۆ ئێمە زۆر زەرمەند دەبین لەو مەسەلەیە بۆ ئێمە دەبێت بە بەرنامە ئەولویاتی خۆمان دیارکەین و ئەولویاتەکان لە ئێستادا دیارن ئەو خاڵانەی سەرۆک بارزانی لە وەختی حملەی ریفراندۆمە کە دواتر پێشێری زۆرتریش کرا 55 مادەی دەستوری ژمار کە پێشێر کراوە تەمان دوای ئەوەش یەک دنیایتر پێشێر کراوە هەردەسەر دەستور پێ دوایە داهاتوی ئەو دەستورە چۆن دەبێت ئاوا دەمێنێتەوە یاخود هەوڵێکی زۆر جدی هەیە بۆ دووبارە نووسینەوەی دەستور والله من نازم ئەو هەوڵە لە ناو عەرەب هەیە لە ناو شیعە هەیە بە تایبەتی بەڵام من نازم ئەگە کەسێکی کورد متحەمیز بێ بۆ ئەوەم پێم وایە هەڵەیە دەڵێن لژنێکی بۆ پێکهێنراوە تەنانەت لە خولی پێشی پەرلەمان قسەی زۆر لەسەر کراوە جگە لەوەش چەندین
کۆڕ و سیمینار لە بەغدا و لە شوێنەکانی دیکەی عراقا گیرا و لەسەر ئەم دەستورێکی بۆ دێرنە بۆ هەمووی عراقیەکان تەمان بەغیابی کورد بەغیابی کەسایەتی کوردی من هیچ قسە لەسەر مۆدێرن و نامۆدێرنە ناکەم تێگەی من کوردم نەتەوەیەکم داگیرکراوم قسەم لەسەر ئەوەیە ئەو دەستورە ئەگەر دەستکاری بکرێ لەکوێی بۆ پشکانی منە تێگەی لەبەرەوە من پێم وایە زۆر جاران قسە لەوە ئەکرێ بە مستەڵەحی تر ینی ناوترێ بە دەستور بگۆڕین ئەڵێ ئەم وڵاتە پێویستی بە عقدێکی لوێ هەیە هەمومان نەزانین کە عقد یعنی دەستور ئەو عقدی کۆمەڵایەتیەکە ئەو عقدە سیاسیەکە یعنی تەنزیمەکاتەوە بۆیە هەر کوردێک بەڕێی من ئەوە بڵێ ئەبێ پاشگەز بێتەوە بەس ئێمە وایە پاشگەز بێتەوە ئەوەی کە ئەڵێ بە سەردەمی ئەوەی عقدێکی نوێ هەبێ من شتێک لەو ئایندەی ئەو عێراقەدا نابینم عێراق یەکەمیشت عێراق با ئێستا ئەعلام کا بڵێ من ئەندامی جامعەیە عەرەبی نیم ناتوانێت ڕاستە لە دەستور داشتێکیان دۆزەوە موئەسیسە و نازانم چی و ئەمە فەبرەکەیەک بوو بۆ ئەوەی تەنیاوە نەنووسێکە ئەمە دەوڵەتی عەرەبە لە کاتێکدا هەموو دنیا بەکو دەوڵەت بەڵام پێشێلکردنی مادەکانی دەستور و جێبەجێ نەکردنی بە تایبەتی ئەو 55 مادەی کە جەنابیشت ئاماژەت پێدا سەبارەت بە هەرێمی کوردستان و مادەی 140 و ناوچەدا بێن ڕایەوە پێشێلکرا ئەوی بەکارهێنانی هێزە لە دژی ینی بۆ مەرامی دژی دەستوریش باشە کە ئەم مادانە پێشێل دەکرێت ئەمە مانایەوە نییە دەستورەکە وجودی نەماوە جا ئەمە بۆ بڵێن هەر دەبێت دەستور بمێنێ و دەستور سەرەوەر بێ خۆی کە پێشێل دەکرێنی نەماوە ئەزانی چیە پێشێل دەکرێت بەڵام هێشتا دەرفەتێک بۆ ئێمە تێداماوە کە هەندێک لەو مادانە چاوەڕێی جێبەجێکردنیامی کە بۆ ئەو دەرفەتە تەنها ئێمەی کورد ئاوا بە وەکو ئاسۆیەکی بچووک دەیبینین یاخود هەر هەیە ئەزانیتی ئەو دەرفەتە من ناسوان بڵێم هەیە یان نییە بەڵام ئێمە لە دەستوردا هەیە ئەگەر قرار بێ ڕاعی دەستور سەرۆکی کۆمار کێسکەشێکی کە هات یان هەر ئەوەی ئێستا سەرۆکی کۆمارە کاک بەرهەم ئەوانە بێ ئەگەر قرارە ڕاعی دەستور بن کە نەماندی ڕاعی دەستور بن بەڕاستی ڕەنگە مانەوەی ئەو دەستورە بۆ ئێمە باشتر بێ لەوەی عقدێکی نوێ دروستکەین مەگەر عقدێک لەسەر کۆنفدرالی دروستکەین ئەگەر دەستورەکە ڕێگە بدا کۆنفدرالی هەبێ کۆنفدرالی وەکو چارەسەری کێشەی ناکۆچی و ململانەی نەتەوایەتی من ناڵێم بۆ چارەسەرکردنی مەسەلەن عنیەوە کێشەی هەڵکردنی کێشەی کوردنی لە ڕاستیدا ئێمە چەند جیرۆدەین بەو دەوڵەت نەتەوە عەرەبەی کە هەیە عەرەبەکانش ئەوەندە جیرۆدەن بەو دەوڵەت نەتەوەی کە هەیە ئەم تێگەیشتنە هەیە لەناو پێکاتە عەرەبیەکان وەکو شیعە و سوننە پێم وانیە کەواتە ئەگەرەکە دوورە بۆ دروستکردنەوەی ئەم بەڵێم ئەو ئەگەرە دوورە بەڵام ئەزانیتی ئەگەر کورد بە زەعیفی لەگەڵ ئەو کەیسەدا بەلاوازی خۆی بەلاواز پیشاندا لە بەرامبەر ئەو کەیسە ئامادە نەبێ هەموو قوربانیەک بدا لە پێناوی ئەو کەیسە بە ئاسانی دەستوری عێراق ئەتوانن بگۆڕن و چیان بوێ ئەوە جێبکەنن لەناو دەستورەکەدا تاڵەن دواتر مەشاکل دروستە بێ لە مابینی ئێمە و بەغدا بەڵێ دروستە بێ ئەو گرفتانی کە ئێستا ئێمە هەمانە لەسەر بودجە و لەسەر بابەتەکانی دیکە ئەوە لا بە مادە گەورەکانی وەکو 140 و جێناکۆکەکان و پێکاتێک کورد و ئەم تعریبێکی ئێستا هەیە و هەموو ئەم شتانە بەڵام لەسەر ئاستەکانی دیکەش وەکو بودجەی هەرێمی کوردستان لە دەوڵەتی فیدرالی و وەکو مەسلەی فیدرالیزم لە عێراق و لە هەرێمی کوردستان و ئەمانە پێت وایە چۆن بێ لە حکوومەتی داهاتوودا وەڵام پێم وایە ئەو چێشانەی هەمان بوو لەگەڵ ئەو حکوومەتی ئێستا و حکوومەتی پێشووتریش هەر ئەمان بێ هەر ئەمێنێ لەوێ تەخفیفترە بێ لەوێ ئێستا مەسەلەن ئەو پارەکە ئەنێرە بوو ئێرە هەندێک پارەوە نییە ئەوە چەندمان جۆکە ئینێرێ بەزانی ئەمە قەرزە لەسەر ئێمە وە زۆرینەی پەرلەمان سبەینێکی ئەڵێ کە ئێمە نین زۆرینەی پێک بێنین و بالمناسبە ئێمە تاقیشمان کردەوە لە دوو مەسەلەی زۆر جەوهەری و استراتیژی کەس دۆستمان نەبوو لەناو پەرلەمانی عێراقدا هیچیان کەسان دۆستان نەبوو لە ئەو قرارەیە کە ئەمەش گۆڕانکاری بەسەردانایە پێت وایە من پێم وانە بە تایبەتی کە گوشاری ئەمریکاش کە تۆزێک ئەمریکا بە نیەتی خۆی بینی عێراق ینی بە انتخاباتێکی کردووە بۆ ئیتیجاهەدا ڕۆیشتووە کە هەندێک ڕوئیای ئەمریکای تێدا هەیە ڕەنگە ئەو زەختەی کە هەشی بۆ لەسەر عێراق بۆ هەندێک مەسائلی پەیوەست بە ئێمە لە قۆناخی بدایەتینا لە قۆناخی
ئەو حوتە ساڵەدا ڕەنگە ئەوەش نمێنێت و ئیتر ئەو کاتە ئەوان هین بە ینی بە کوردیەکەی ئێمە خەونە گەورەکانمان لەسەر ئەوە هەڵنەچنین کە لە بەغدا چه حکوومەتێک و کەسێک سەرۆکی حکوومەتە و کیانێکی سیاسی حکوومەت بەڕێوە ئەبا و چ پێک هادەیەکی عێراقی حکوومەت بەڕێوە ئەبا خە لەسەر ئەوە بخەوین و بڵێن ئیتر ئێمە وەزعمان خۆشە باش ئەگەر خەونانە لەسەرەوە هەڵنەچنین ئەی تاکەی ئەم عێراقە بەو شێوازە و پێگەی ئێمە لە ناو عێراقە بەو شێوازە دەمێنێت هەتا ئەو کاتی عێراق پارچە ئەبێ دەبێت ئەبێ بۆ بە ئازاری بۆ ئەبێ ببێ لەبەرەوەی سونە و شیعەبەیەکەوە ئەحوێن و نەخێر هیچیان لەوانە لە مودای نزیکدا لە ڕابردووی ئێستاشدا هیچ دروشمێکی یان هیچ شتێکی عراقیانەیان بەیەکەوە بەرز کردوێتەوە بەڵام لەسەر کورد ڕێکەکەون لە پاڵ لێرە هاوچێشەیەکی ئەگەر بەدەست عێراقیەکان بووایە لە ناوماڵی شیعە گرفتی زۆر گەورە هەیە لەوانەیە شەڕ بکەوێتەوە لە سونە بە هەمان شێوازە کە پارچە بووە عێراق لەوانەیە بێگرتووی نەمابەوە بەڵام ئەوەی کە عێراق بێگرتووی دەهێڵێتەوە چەند هاوپەیمانیەکی نێودەوڵەتیە و وڵاتانی دراوسێن ئەم وڵاتە دراوسیانە تاکو ێستا کاریگەریان هەیە جا بۆیە ئەگەری هەڵوەشانەوەی عێراق لەوانەیە ئێستا ئەزمی قیرانێکی گەورەی جیهانی هەیە دنیا ئەوەی لە کوردی پێڵێن ئیقلیم گیرە دنیا گیرە ئەزانی ئێستا چەند کێشەی ئەو نەتەوانە و ئەو کیاناتانە و ئەو پێکاتانە هەن کە تێکۆشانەکەم بۆ سەربەخۆ بوون زۆرە لە شوێنە هەرە نەرمەکە لە کەنەدا هێشتا ناویچە ئەو سەرۆگۆزیران کیوبیەکان هێشتا وازیان لێ ناوەخۆ ڕاستەوان چەکەڵ ناگرن ڕاستە ئەوانیانێ بە ڕفراندۆم هەر هەیە بەڵام ئەوە هەر هەیە وەرە لەوێەوە بترا بچووە بۆ ئیسپانیا کەتەلۆنیا وەرە بچەوە بۆ سکۆتلاند وەرە بچەوە بۆ زۆر شوێنی تری دنیا وەرە بچەوە بۆ ئەفریقیا کە ئێستا ئیحتیمام و فۆکسێکی زۆری دنیا لەسەر ئەفریقیا هەیە بەس لە نەیجیریا ئەو ڕۆژە لە مقابلەیەش کەشوتم بەس لە نەیجیریا 6 بزوتنەوەی سەربەخۆ خواز هەیە من حەقم بۆ دانێت تۆڵیزا ئەمە ئیسلامی خۆ ئیسلامیش پێکاتەیەکە لە دنیادا تاڵیبان بینیمان وەزعەکان چۆن بوو ئێستا لە ئەفلانی مەسەلەی حرەکاتی ینی بزوتنەوە سەربەخۆ خوازەکان زۆر گەورە بووە تا ئاخیر بگورە بە ئەو تاوەکەم هەتا ئاخیر نە ئەمریکا و نە یو ئێن و نە ئیتحادیە ئەوروپی ناتوانن چاوی لێپۆشن کاکە ئەوەی جەزائیر ئەمازیغەکان چییە ئێستا دوێنێ دەستی بەگرتن کردووە لە ناو قەبائیل و بەناوی بەبیانوی ئەوە ماکە جەماعەتی ماکی ئەمازیغەکان و ئەوێ بگیرێن و ئێرهابین باش ئەوەی پۆلیساری وەچێ لەگەڵ مەغریب کاکە یعنی ڕەنگە چاوەڕێ بکەین ئێستا لیبیا نەهاتوۆتە سەر ئەوە لیبیا هێشتا بە زۆرێککە ئەمە یەک لە واقعانەیە کە ینی دو جیاواز یەمن بە هەمان شێوە سووریا مەبەستم لێ ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەوروپی و ئەوانەی هەتاکەنجی ئەتوان تەزاهوری ئەو مەسەلەیە بکەن تاکەی بۆیە لەوانەیە ینی ئەو یەکگرتنی عێراق بە جارێکی کە هەتا لە نەیجیریا ئەوەی کە وەختی خۆی سەر بە خۆیان ڕاگەیاند و دوایە لە ناویان برد لە تەحالفێکی دەوری وانە لە ناویان برد ئێستا نەهاتەوە بیرم ناوەکەی هەر بگەڕێنەوە سەر بابەتی عێراق لە میانمار کاکە لە شوێنێکی بەڵێ لە عێراق باسمان لەوە کرد ئەو دەوڵەتە جیرانانە و هێزە نێونەتەوەیەکان هۆکارێک بوون بۆ هێشتنەوەی عێراق بەو یەکگرتوویە هەرچەندە یەکگرتوویەکە ئەو خۆمان دەزانین واقعی عێراق چ جۆرێکە بەڵام زۆر باز لەوە دەکرێت ئێران چ ڕۆڵێکی لە پێکەنانی حکوومەت و ئەمریکا هەیەی زۆر جار بیرمان دەچێتەوە کە وڵاتانی دیکەش کاریگەریان هەیە وەکو تورکیا وەکو ئوردن وەکو سعودیە پێت وایە ئەمانە ئەمجارە چ ڕۆڵێکیان هەبێ بەتایبەتی تورکیا هەمویان دەوریان هەیە تورکیا وەکو ئێران ئیش ناکا بە حەی عەلە سەڵا ئەلمەکشوف بڵێ واوە تورکیاش ئیشەکانی خۆیەکە بەڵام ئەمە مەسەلەکە شتێکی کێیە یعنی بەڕاستی تورکیا و ئێران تاکەی بە یەکەوە کۆکە بن ئێستا تورکیا هەموو ڕۆژێ هەڕەشا ئەکات لە ئێمەنا هەر لە زۆر وڵاتانی تری عەرەبی شەکات لە زۆر وڵاتانی تری دنیا شەکات لەسەر مەسەلەی ناگۆردۆ کەرەباخ لەگەڵ تورکی پێک هاتووە بەڵێ ئێستا وڵاتانی ئەوانەی کە بە تورکی قسا ئەکەن وەڕەچەڵەکیان تورکە ینی وڵاتی دەوڵەتی نەتەوەی تورکن بە کۆپی و معنە مستەڵەحە جیاوازەکانیەوە ئێستا هەمیشە ئەڵێ لە 23 ئێمە ئەومان قبوڵ نییە و غەدەمان لێکراوە ئێمە ئەو شوێنانەی لێمان سەندراوە ئەمانەوێتەوە
ئەمانە کاریگەریان چی دەبێت لەسەر پێکەنانی حکومەت لە عێراقدا؟ کاریگەری خۆیان هەیە ئێستا بەڵام ئەمە سەرێکی تاکتیکیە مەسەلە جەوهری و استراتیجیەکە لای تورکیا بۆ نمونە ئەوەیە کە ئەو لە 23دا بگەڕێتەوە بۆ هەموو ئەو شوێنانە بالمناسبە ئەمە تێزی ئەردۆغانی ئەمە تێزێکی لە مەندەرسەوە دەست پێ ئەکا کاکە هە لە دوای ئەتاتورکەوە دەست پێ ئەکاکە ئەمانە یاەوێ زارش کە عوسمانی بژێننەوە عوسمانی نەکوە تەنیا وەکو جانیبە ئایدۆلۆجیەکە بەڵکو وەکو جغرافیا منطقە حەیەویەکان ئەوەی پێ ئەڵێن جیۆپۆلیتیک لەو ڕەوە بژێننەوە بالمناسبە ئەمار هەبووە بەڵام چێ کردی بە پرۆژەیەکی نووسرا و ئەحمەد داودۆغلو کە ئێستا زۆر کورد پێی وایە ئومێدی بەوە هەیە داودۆغلو شتێک بۆ کورد بکە کە بەخۆی ساحێبی تێز و تیۆری عوسمانی نوێیە و بەڵام ئەردۆغانیش هات ئەم پرۆژەی خستە بوارێکی پێشکەوتوتر دەبێ مەترسیەکی گەورەمان هەبێت لە ئەجەندای ئەم وڵاتانە بۆ داهاتووی عێراق و هەرێمی کوردستان بزانی چییە من زانم تو هەمیشە ئەمە بێتەوە عێراق یعنی من لای من یەکەم کوردە من شۆڤێنی نیم بەڵام من نەتەوەکەی خۆم و قازانتی نەتەوەکەی خۆم پێش هەموو شتێک لامەبەستە لەبەرەوەی خەڵکی دیکە نەبوونی من بە هیچ پاشەکشەی من نەهێشتنی من نەمانی منی لە پێشەوە داناوە بۆ یەوەش ناچارم سنگەرەکە وا بگرم لە بەردەمی سنگەرێکدا میش سنگەرەکەی خۆم دابڕێژمانی ئەو وڵاتانە من پێم وایە ممکن نیە عێراق و عەفەن ئێران و تورکیا تا ئاخر بۆ شێوەیە بڕۆن لەماوەیەکی زۆر نزیکدا ئەمانە ئەگەر لە شوێنی مباشریشان نەبێت لە شوێنی تر بەریەکەکەون کاکە هەسا بینیمان لەسەر ناگۆڕن و کەرەباخ کە ئێران و ئێستا زۆر فراوانتر بووە ناگۆڕنۆ زەریعەیەک بوو بیانویەک بوو و ئەردۆغان بردیوە لەو معرەکەیە تێگەی ئێستا ئیسپات بوو مەسەرەن کە پرۆژەی ئەوەی کە داهێناوە مەجلس تورکی اتحاد تورکی مەجلس تورکی ئەمە شتێکی کەم نییە ئەمە اقتصادی نییە بەتەنیا و سەربازیش نییە بەتەنیا بەڵکو ئەمە ڕوویایەکی استراتیجیە بۆ ئەو منتیقەیە بە شێوەیەکی کشتی تورکیا ئەوەی ئەوێ و ئێران ناتوانێت ئەوە بە خێشکەی لە ئەو مەسەلەدا بڕوە بەڕاستی جا پرسیارەکە لێرە ئەوەیە لەو عێراقەدا کە حاکمیت لە دەستی شیعەدایە سبەینێ تورکیا حرەکەیەک بکە کام وڵاتی عەرەبی فیلیای عێراقەکەوێ کە هەمویان سونەن يعني هەمویان سونەن لە ئەسڵدا بەس ئێرەش ئەبێتە شیعەوە هێزەی هەیە بتوانێت چ نیەتی هەیە فریا بکەوێ چ نیەتی هەیە فریا بکەوێ ئەو هێزە ڕەنگە هێز دروست بێ ڕەنگە مەسەلەن بۆ نمونە پەنا ببن تەحالفێکی منطقی گەورە لەگە ئیسرائیل دروست بکرێت بۆ ئەو مەسەلەی لە دژی ئێران ئەمە مۆزوعشیان لە دژی تورکیا نابێ بەڵام لە دژی ئێران بۆ نمونە کە ئەمەش ئەگەرێکە بۆ نزیک بنەوە لە ئیسرائیل چکەم ئەیبراهیم ئەکۆرد یان ئەو هاوپەیمانی ئەیبراهیم لێکتەگەشتنی قوربان هەیە لەسەرەوەی کە سعودیەکان و ئیسرائیلەکان نزیک بنەوە ئیماراتەوە بە هەماشێ ئەوەی ئاینی ئیبراهیمیەکان کە پێکەوە هەندێک ڕێکەوتن بوو لەگەڵ ئیسرائیل ئێستا قسە هەیە کە ئەسەنەوە جۆرێک لە ئاینسازیشی پێ بکرێت ینی دینە ئیبراهیمیەکان لە بەرامبەر نائیبراهیمیەکان دینەکانی تر هێزە هاوپەیمانەکان لە عێراقدا دەمێنەوە بوو بەرە هەردەتێنمەوە عێراق چکەمە یەک لەو شتانەیە کە ئێستا لە دروستبووندا لە پێکەنانی حکوومەت و لەم شتانە بۆیە دەتێنمەوە سەر ئەو بابەتە هێزی هاوپەیمانان لە عێراق دەمێنەوە ئەزانی چی من نازانێنەوەیان نامێنەوە چونکە پێشووتر ڕممان دەهاوێش لە ئەفغانستان هەموو ئەوی ناکرێ بڕوا و ئەوێ وابێ وابێ بینیمان کە ڕۆیشت تێلەگەی بە نەزەرم من لە ڕویای من لە دیدی من زۆر مهم نییە ئەمریکا لێرە ئەمێنێتیان و بەقەدەر ئەوەی کە ئەوە مهمە ئەمریکا پرۆژە هەیە بۆ ئێمەیانێتی بەڵێ کاگازە جودیانی سیاسەتمەداری ناودار لەگەڵم بووی بۆ ئەم تێبینی و سەرنجانە سپاست دەکەم سپاس من نەبیست لە بیدایە لە ئاخیری پیرۆزبایی بەرنامەکەت لە یەکەم کە ماوەیەکە هەندی حەڵقەیم لە دیوە دەست خۆش زۆر سپاس بۆ ئێوەش لە ڕۆژانی داهاتوودا هەوڵەکانی لایەنەکان بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق دەبینین و پێگەی کوردیش لەناو ئەو هاوچێشەیەدا بەرەوچی دەبێت زۆر ڕوونتر و دیارتر دەبێت لەگەڵمان بمێنەوە و ئاگاداری سەرنج و تێبینیەکان و بیر و ڕای کەسە ناودارەکان بن لەسەر شاشەی کوردستان 24 و وێبسایتی کوردستان 24 سپاس